ئیتر ئەوە بوو ئێمە ویسمان کلیپێکی جیاواز بکەین بۆ ئەو بارودۆخە کە ئینشەڵڵا ئەگەر ئاتەشبەس بێ و ڕۆژانێکی خۆشمان لە پێش بێت و ڕۆژانەدا بڵاوی کەینەوە. چەند ڕۆژێکە گرتە ڤیدیۆیەک لە تۆڕ کۆمەڵایەتەکان بڵاو بۆ تۆ تێیدا بارەڵگرێک بە شەقامی ساوڵەکەدا تێدەپەڕێت و لەسەری چەند موزیکدانێک و لەگەڵیشیدا گۆرانی بێژێکی لەسەر و هاوڵاتیان کاردانەوەیان هەیە لەسەر ئەم بابەتە بۆی کە دەڵێن لەم دۆخی ئێستادا چۆن دەبێت گۆرانی و موزیک بەسەر شەقامەکاندا بڕوات. لەسەر ئەم بابەتە هونەرمەند دیمەن ئیبراهیمی لێیە ئەگەر فەرمیتە ئێرە خاوەنی ئەو کەسەی کە لەسەر ئەو فلاتە بوو گۆرانیەوت بەو شەوە. سڵاو لێبێ چی بوو ئەو شەو چیتان نەکرێەوە؟ سڵاو لە ئێوەش لە کاناڵەکەتان. وەڵای ئەمە کلیپێکی گۆرانی بوو دەمێکە حازرمان کردەوە و شتێکمان بۆ کردو کە با بڵێن دروستی کەین و لە کاتی خۆی دابڵایکەینەوە بەڵام بەهۆی بارودۆخێکی کە هاتە پێشەوە بۆ ڕۆژ ئاوا و بۆ ڕۆژهەڵات و ڕامانگەشتەکەمان ڕاگر زۆرمان ڕاگر ینی شتێک بوو کە لە دەستی مندا نەما بوو ئیتر گەیشتە آخر دقەی چون ئێمە ئیجازەمان بۆ کرد بوو شتمان بۆ وەرگرت بوو ینی هەموو ئیشەکان لە ڕۆی ئاساییەوە ڕۆیشتو پێشە ئیتر کە گەیشتە آخر دقە من هەر دەمەوێت کەنسڵیشکەمەوە بەڵام لەسەر ئێمە زۆر ئەکەوت ئەم شتە لەبەرەوەی کە پارێکی یەکجار زۆر سەرف کرا بوو ستافێکی گەورە حازر بوو ئیتر ئەوە بوو ئێمە ویسمان کلیپێکی جیاواز بکەین بۆ ئەو بارودۆخە کە ئینشەڵڵا ئەگەر ئاتەشبەس بێ و ڕۆژانێکی خۆشمان لە پێش بێت و ڕۆژانەدا بڵاوی کەینەوە. باشە ئەمە وای کرد کە لە سەر شەقامی ساوڵەکە زۆ کاردانەوەی هەبێت کاڵێن گۆرانێکی شاد لێ درراوە ئێوە لێرەوە چی بە هاوڵاتیان ئەڵێن؟ وڵا ئەوەندەی کە من ئەیبین موسەیری سلەیمانیەکەم شکر سلەیمانی سەلامەتە شکر بۆ خوا وایە ڕۆژهەڵات شەڕ و ناخۆشیە ئێمە شەر دەغەمیەوان داهین من تقریبی 2 مانگێکە بێنە لایڤ موزیکەکەم نە هیچ شتێکەکەم و ئیشەکانم وەستاندۆ بە جددیش نە ئەکرابی وەستێنم لەوەی زیاتر ئەگینا من حەولم ئەدابی وەستێنم بۆی ئەو شتەشمان کرد کە زەردەخەنێک بێتە سەلێوی هاوڵاتیان تۆزێک لەو بارودۆخە تۆزێک جیان کەینەوە شتێکی خۆشیان بۆ بکەین بە بۆ جێژن هەوڵمانداوە بۆ جێژن حازری کەین و لە جێژدا بڵاو بێتەوە شکر بۆ خوا لێوێش خەڵک زۆر هاوکار بوون مرور هاوکار بوو فیدباکی باشمان بۆ هاتەوە زۆر شتەکە بە جوانی ڕۆیشتە پێشم. ئێوە موافقەتی ئەم بابەتتان وەرگرت بوو کە شەقامێکی سەرەکی لە شاری سلێمانیە بەکاربێن بۆ بابەتە؟ بەڵێ هەموو شتێکمان وەرگرتەوە هەموو شتێکیش لە ڕووی یاساییەوە چۆتە پێش ینی هەر لە بەروەژ بوو مەجبورون بیکەین چون ئیجازەکەمان مۆڵەتەکەی 2 ڕۆژی مابوو ئیترتەوە ئەبوو مەجبور بوون بیکەین ئەگینا نەمانە کرد بە هیچ شێوەیەک. تۆ ئەو فیدباکانی کە بۆ هاتۆتەوە هاوڵاتیان زیاتر چیان بە تۆ وتووە؟ فیدباکان لێ زۆر باش بوو لەوێ کە خەڵەکەیان دیت زۆر هاکاریان کردین دەستخۆشیان لێەکەم زۆر سپاس بەڵام تۆرە کۆمەڵایەتەکان بەداخەوە هەندێک پیج و هەندێک شت هاتن شتی نەشاویان نووسی ئەوان ئەو بارودۆخان ئاواتێکدا ینی ئەوان شتەکان زۆر گەورە کردەوە بوو بە هۆکاری وەی کە شتی نەشاو بنووسن کۆمنتێ نەشاو بنووسن من لێرەوەش لە کاناڵ ئێوە ڕایەگەێنم بەو پیجانە تکایە یاخۆ کامنتەکان بۆستێنن یا من لە ڕووی ئاساییەوە مەجبور دەبم ئەو کاتی شکایەتیان لێ بکەم و شتەکە ناخۆشترە بێ. گۆرانێکە شادە؟ گۆرانێکی شادە گۆرانێکی فۆلکلۆری قەدیمیە ئێمە چەند کۆپلێکمان هەڵبژاردە و تومانێتەوە ئەو کلیپەشمان ناڵم بۆیە کردەوە بۆ ئەوەی کە شتێکی زۆر جیاواز بوو لە سلێمانی نەکرابوو زۆر قورسا و ئیشانی شتێک نێوڵی زۆر بە ئاسانی دوو کەس هاتۆ لایڤ موزیک نەبوو کلیپێک بۆ کە مەجبور بوون بیکەین و بۆی کە بگاتە جێژن ئینشەڵڵا ئاتەشبەس بەرەو خۆشی بڵاوی کەینەوە خەڵکەکە پێی هەڵپەڕێ و جێویکە خۆش وەرگێ. خۆت خەڵکی شارێکی کوردستانی؟ من خۆم خەڵکی مەهابادم باسنە. بەڵێ دۆخی کەسوکارە چۆنەوەی کە ئەگەو لێیان بێ؟ شکر بخوا من تا آخر دقەش تا نەمزانی ئەوان لە سەلامەتدان خەڵکی مەهاباد لە سەلامەتدان من هیچ شتێکم نەکرد کە قسەم لەگەڵ کردن شتەکە باش بوو ئیتر من دەستم پێکرد بە ئیشەکە و مەجبوریش بووم.